بەناوی خۆی بەخشندە و میهرەبان سڵاو و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێ بینەرانی بەڕێز و خۆشەویستی بەرنامەی کەوشن. بەرنامەی کەوشن لە ئاڵلقەیەکی نوێ میوانداری مامۆستایەکی بەڕێز و دکتۆرێکی بەڕێز دەکات لە بۆ ئەم هەڵقەیەشمان بۆ شەنوکەوکردنی ئەو پرسیارە ئاینی و ئەو پرسیارە تەندروستیانەی کەوا چارەخوازانی بەڕێز و هاوڵاتیانی ئازیز لە مانگی ڕەمەزانی پیرۆزە پێویستە کە زانیاریان لەسەری هەبێ. بێگومان خی گەورەکە فەرمێ یا ئەیها الذین آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم. ئێمەش پابندین بەم ئاەتەی خی گەورە و میهرەبان و دەمانەوێت لە مانگی ڕەمەزانی پیرۆزە جوانترین و باشترین و دروستترین جۆری ڕۆژوو بە ئەنجام بگەێنین و پێشکەش بە خی گەورەی بکەین چونکە خی گەورە فەرمێ الصوم لی وأنا أجزي به. بەو ئومێدەی کە بتوانین ئینشاءالله هەمومان پێکەوە بتوانین مانگێکی پڕ لە عیبادەت پڕ لە نزا و پارانەوە ئەنجام بدەین. ڕەمەزانە و مانگەی کە دەرگاکانی بەهەشتی تێدا کراوەتەوە، دەرگاکانی دۆزەخیش داخراوە و شەیتانەکانیش کۆت و بەندەکرێن. ماڵوێران ئەو کەسەیە کە ئەم مانگە نەکاتە وێزگەی خواپەرستی و بەخۆداچوونەوە و خۆ بنیادنان و ئەم هەلە زێڕینە لە دەست بدات. ئەیکەی خواپەرستیەکات و چاوەڕوانی چیەکات؟ ڕەمەزان ئەو مانگەیە کە مرۆڤ لە شتەبا و ڕاهاتوەکانی پێشتری دێتە دەرەوە و لەسەر نەزمێکی تری ژیان ڕادێت و هەڵس و کەوتەکات. گەورەی ڕەمەزان لەوەدایە کە توانای لە بنیادنانەوەی تاک و کۆمەڵ و نەتەوەدا بێ ئەندازەیە، لە ڕەخساندنی هەل بۆ تاکەکان بۆ سازدانی کەش و هەوای پەروەردەی ڕاستەقینە و توانای سەرکەوتن بەسەر دەروون و فێربوونی هونەری ڕاهێنان و بەڕێوەبردن و بنیادنانی خود و زاڵبوون بەسەر نەفسدا. سڵاو و ڕەحمەتان لەبێ میوانانی ئازیز. جەنابی مامۆستا مەلا ئەکبەر زانای ئاینی لە خزمەتی ئابین، جەنابی کاک دکتۆر دانا پسپۆڕی وردی هەر سوزگەر و هەناوبینی لە خزمەتی ئابین. پرسیارەکانمان ئاراستی هەرێکێکیانەکەین. سەرەتای بەرنامەکەشمان بۆ دەست پێکەین. مامۆستای بەڕێز وتێکمان پێ بڵێ لەسەر مانگی ڕەمەزانی پیرۆز. بسم الله الرحمن الرحيم. شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان. پێشەکی ئاەتەکان باسی ئەوەکە کە باسی ڕۆژوگرتنەکە فەرزی ڕۆژوو و ڕوخسەتەکانی ڕۆژووەکە. ئەم جارە مناسبەی ئەم ڕۆژوگرتنەکە لە هەموو کاتێکە گیرێ، بەڵام لە مانگی ڕەمەزانە فەرمێ فەمەن شەهیدە منکم الشەهرە فەلیەصوم. هەر کەسێ لەم مانگە بوو یعنی حازر بوو و توانای جەسەدی بوو بە ڕۆژوو بی. دیارە مانگی ڕەمەزان بۆیە اختیار کراوە بۆ ئەوەی کەوا ڕۆژوی تیابگیرێ لە بەرەوەی مانگی دابەزینی قورئانە. دابەزینی قورئان لە دوو ئاەتی ترا باسی کراوە کە لە شەوێکی مبارەکە لە شەوێکی قەدرا دابەزیوە. شەوێکی پیرۆزە یان شەوێکی قەدرە بە معنای خاوەن مەنزیلەت و ڕفعەت و مەقام و شەئنێکی هەیە. ئەم شەوە چونکە کەوتۆتە ڕەمەزان مانگی ڕەمەزان، ئەم مانگی ڕەمەزانە تایە فەرز کراوە کە موسڵمانان تایە بە ڕۆژوو بن. تەمان قورئان دابەزینەکە لە مەکە بووە 13 ساڵ، 2 ساڵیش دوای ئەوە ئینجا فەرزی ڕۆژۆکەی تیاکراوە. معنای ئەوەی کەوا قورئان دابەزیوە لە ڕەمەزان دەستی پێ کردووە. ئیتر بە منەجەمی واتە بە پارچە پارچی ئاەتێ دابەزیوە، سوورەتێ دابەزیوە، کەمێک دابەزیوە، زۆر دابەزیوە، بەڵام فەرزکردنی ڕۆژوگرتن تایە وەکو مانگەکە هەمووی لە ساڵی 2 هیجری بووە. پێشتر ئەمە چی فەرز بووە؟ تەمان عاشورا فەرز بووە، ئەوەی کەوا وارد بێ لە سونەت و لە تاریخاکەوا باسکرابی ئەوەیە. ئیزەن مانگی ڕەمەزان مشەڕەف بووە یان گەورە بووە بە دابەزینی قورئان و مسلمانان تایە هیدایەتێکە درێن کەوا هەموو ساڵێک وەکو موعجزەیەک دێتە سەرمان. لەم مانگە ڕوکنێکی ئیسلام تایە بەجێ ئەهێنێ هەموو خەڵک بە تاک، بە گەورە، بە بچووک، بە پیر، یعنی ئەوەی کەوا زۆر جاری عوزری هەیە بە زۆر نایەوێ ڕۆژەکە بشکێنێ، پەروەردەیەکی ئیمانی و پەروەردەیەکی ئەخلاقیەکرێ و پەروەردەیەکی عائیلەکرێ لە مزگەوتەکانە، لە خێرکردنە، لە بەخشینە، لەمانە تا وەکو خەڵکی ڕابێ وەکو مانگێک، وەکو دەورەیەک بێ بۆ مانگەکانی تری و ڕابێ لەسەر ئەو چاکەکردنانە. پیرۆسترین مانگ لە لای خوا وەکو لە حەدیث هاتووە کە مانگی ڕەمەزانە. وخوای گەورە فەرمێ لیتوکەبیروا الله علی ما هەداکم. هیدایەتی داون واتە مانگی ڕەمەزانە بێتە هیدایەتی زۆر خەڵکێک و هەر مسلمانەکانیش زیاتر هیدایەت وەرەگرن و بێتە چونکە هەر سێرکەین، یعنی مامۆستا محەممەد
کێ ئەتوانێ لە مای کاسی ڕۆژ بە ڕۆژوو بێ ئەگەر ڕەمەزان نەبێ چی کەسێ زۆر مهمە ناتوانێت چی کەسێکتوانێت لە مایەکە 30 شەو نوێشکە لە مایەکە 10 شەو هەر نەخەوێش یعنی ڕۆژ بە ڕۆژوو بێ شەویژی شەو نوێشکاوانە بێ کێ ئەتوانێت ئەوەنە ماڵی خۆی بداتە خەڵکەگە ڕەمەزان نەبێ لە ڕەمەزانە زەکاتی مسلمانان دەرەکرێت لە بەرەو ئیمانە و کاتە بەرزە حتا هەژارەکانیش فێریەوەکرێن کەوا مەسەرن خێرکەنەوان بەسەر فترە چونکە لەسەر هەمووی فەرزە فەقیر و دەوڵەمانە بێ سەر فترە بدە ئیزان پیرۆزی مانگی ڕەمەزان دەورەیەکی گەورەیە وەکو مدەیەکی تەدریب وەکو مخەیەمێکە کە بۆ خەڵکی ئەکرێتەوە چەند ڕۆژێکە یەک مانگی تەواو تۆ لە عیبادەتێکی بەردەوامای زۆر سپاس مامۆستاگیان کاک دکتۆریان ئێوەکو لایەنی پزیشکی و پزیشکان چۆن لە مانگی ڕەمەزانە بین بەنای خۆی گەورە و میهرەبان طبعا هەموو پەرستشێک پێویستی بە جەسەدێکی لاشەیەکی تەندروست هەیە بێگومان هەر کەسێک بەشی زۆری تەندروستی جەسەدی پەیوەندی بە ڕاستەخۆ بە خۆیەوە هەیە ناڵین نەخۆشی هەموو کاتێک بەدەست خۆمانە هەندێک جار هەیە کە نەخۆشی بەدەست خۆت نییە بە زۆر کاتیش هەیە کە نەخۆشی کۆنتترۆلکردنی نەخۆشی بەدەست خۆتە هیوادارم وێڕای پیرۆزباییم لە سەرجە مسلمانان هیوادارم هەموو مسلمانانی خۆشەویست بە تەندروستێکی زۆر باش بتوانن ئەم مانگە تێپەڕێنن و خوای گەورەی ئینشاءڵڵا ئەم مانگە پیرۆزەمان بۆ بکات بە مای لێ خۆشبوون و خوای گەورە ئەو ڕەحمەتەمان پێ ببەخشێت کە بتوانین لەم مانگە پیرۆزەیە سەرجەمی بە ڕۆژوو ببین و پەرستشەکانی تێدا ئەنجام بدەین ئینشاءڵڵا مامۆستا مەلاکبەر بەشێکی زۆر لە مسلمانان لە چارەخوازان بە تایبەتی ئەوانەی کە پیرن پەککەوتن نەخۆشن زۆر جار ئینکاریەکەن لە بەڕۆژوو بوون ڕەنگە لەلایەن پزیشکانی بەڕێزیشەوە پێیان وترابێت کە ڕۆژوو زیانت پێگەێنێ بەڕێستان لەسەر چی ڕێنمایەکی ئەم جۆرە چارەخوازاناکەن چۆن لەم بابەتە بڕوانن بەڵێ مامۆستای بەڕێز ئەسڵ وایە کە ڕۆژوو گرتن بێ ئەسڵ وایە فەمەن شەهیدە منکم الشەهرە فەلیەصوم بە ڕۆژوو بێ ئەم ڕۆژوە یعنی دوور لە باسە حکمەتەکانی کە ئێستا مەسەلەن زۆر باسەکرێ سوودەکانی ڕۆژوو ئەوانە ئەسیە لەعەلەکم تەتەقون ئەسیام و جونە ئیتر ئەمە پاداشتی چەندێکە لە قیامەت باس کراوە کە بەسخوا خۆی زانێ لە دنیا سوودەکانی چییە ڕەنگە ئێمە نەیزانین و ڕەنگە جیلێکی تر یعنی علمێکی تری شەر پێی نەبا بەڵام ئێمە وەکو عیبادەت وەکو عیبادەت تێگیرین نەوەکو سەحەتە نەک وەکو ینی خۆڕێکخستنەوەیە ئەوانەیە وەکو ئەوەیە کە خوای گەورە فەرزی کردووە بنی الئیسلام و عەلا خەمسێکیان وەسەومی ڕەمەضان ئێمە کە بەڕۆژوو بین ئەوەیە کە بەڵێ من صام رمضان إيمانا واحتسابا يعني لباور بيجري وشاور بهداشتك يعني خلق قربو ضعيف كرنا ويجري يا جسمي ريكا كاتو صحابة برسيان بوا نان بوا بروجو بوا تيربونا ووضع باش بوا بروجو بوا نقران بدواء ويكوا أما شي دابا زين وشي برزكاتو وشي باشا وشي وانا بلا موانيك لشرعي شا اعتبار كراو بو أهلي أعزار أوانيك عذر يعني هاد لدواء ما أتاه فمن كان منكم مريضا ما دامكم مجال هي أبو مسألي مرض كما اختصاصي دكتورة بريزة كان وكو علماء منطقة لين فمن كان منكم مريضا بالقوة وبالفعل يعني الكسي كون نخوشة روجو قرتنا كان نابي بوي يعني أو نخوشة يسأل وجه لمصطلحي طبية الكسي بنجيك شي زعمار بيبي بدري نخوش بلا ما خوي بو خوي تأثير ناقا الروجوكي مثلا كانوا ليلة دسي بي مثلا بابلين لفافي بدسي وبي يترم بلا بي وترين نخوش بلام نخوشي نتوانين بالروجو قرتن يعني توانين روجو قرتني نبي يانكو بالروجو قرتن نخوش كوي كسيكي آوا ساقر روا مثلا بونو منهنجك يا شيء معيدي هي أبي دائما مثلا بيالين دائم خوري كم خوري دائم خور أجر 4-5 ساعات نان نخوا تأثير لصحتي كا مثلا تيكا شيء أوانا أو كاتا قصي دكتوري بالرئيس أبي تفتوى سنجي ما حكى أويك برجوبيا برجونا بيه يعني من هالكسي اللي برسال لدكتورك دكتورك كي سقابي لروي إيمانه وشارزابي لروي طبية يعني هردو مرجكي تابي كوا
هەم علمەکە بزانێ و هەم ئیمانەکەیشی ساق بێنەوە کوڕقی لە ڕۆژوو بێ زۆر یعنی هەیە هەرڵێ ڕۆژوو لەسەر نێ ڕۆژوو مەگرە لە بەرەوەی قەنعاتی پێنیە ئەم بەڵێ ئەنجامە یعنی زۆر جارێ لەو حکمەتانە وای لێ دێ کە شتەکان هەمووی بە مەسلحەت وەرەگرین ڕەنگە یعنی ئێستا دکتۆرێکی بەڕێز یا نووسینەکەیە مەسەلەن سوودەکانی ڕۆژوو باسیەوەکە کە ڕۆژوو چەندێ باشە و چی دابەزێن و چی بەرزەکات و هەر ڕەنگە دیراساتی تر بێ نەزەریاتی علمی طبی بێ بڵێم بۆ نمونە ئاو نەخواردن بۆ 2 سەعات زەرری بێت یعنی ئەوش دکتۆرێکەوە وش باسەکاوەڵێ بۆ یعنی ئاو نەخواردن بۆ مدەی 14-15 ساعت ئەمە زیانی زۆرە ئەو کاتە ئێمە وەکو ئەوەی کە ڕۆژوەگرین خی گەورە فەرمیەوە کوڕون لەکوم ئێمە زین ساعت 5 بەیانی کاتی ئیسراحەتی ئینسانە بەڵام فەرزە لەسەرمانی هەڵسی نوێژی بەیانەکەین ناگەڕێن بۆ دوای ئەو حکمەتانەی کەوا ئێستا مەسەلەن بۆ بە مەسلحەت ئەڵێن ئەمە بۆچی باشە ئەفەرمێ بۆ قیامەتت باشە ئەگەر لە دنیا زەرری لە جەستە ئەدا یا کەسێک نەخۆشە کەوت پێی یان نەخۆش بوو نێتوانی ئەمە عزری هەیە بەڵامەکو نابێ بە مەسلحەتی ئەوەی کە ڕۆژەکە سوودی چییە بۆی ئینجا بگری زۆر تەواوەست کەواتە ئەو کەسانی کە ئینکاریەکەن لەسەر ئەوەی کە هەر حەزەکەن بە ڕۆژبوون لە کاتێکە کە پزیشکانی بەڕێز ئاماژیان پێیاوە نابێ بە ڕۆژبن زیانیان پێگەێنێ وا باشەوە و خواوای پێخۆشەکە بە ڕۆژون نەبن بەڵێ ئەم کاتە فەمەن طبعا دوو ڕێی هەیە لەو مەسەلەیە فعیدەة من ئەیام أخر جمهور لەسەرەوەنە کە عوزرە بۆی کە ڕۆژوو نەگری ئەگەر گەیشتە هەلەکەی نەفس واتە ئەنسانەکە تیاچوو ئەو کاتە ئەمە هەر واجبە لەسەری نەیگرێت چونکە فەرمێ دوایی بگری نەخۆشەکان ژەبن بە دوو بەشوو هەیە دوایی باشە بێ کە دوای باشە بێ گرێ فعیدەة من ئەیام أخر ئەگەر هەر باش نابێ نەخۆشیێکی مزمنە مەسەلەن ئەم کەسە 12 مانگە هەر بەم نەخۆشیوە ئەو کاتە سوودەکەی لەوایە کەوا هەژارێکی ئیسفادەکە فیدەکەیەدا و بەم شێوە لێ دەرەچێ و خۆش لە نێتەکەی زانێ مادام ئەو نێتی بە ڕۆژوو بوون بۆ بەڵامەکو بۆی نەگیراوە بەدڵیایەوە کاک دکتۆر بەشێکی زۆر لە هاوڵاتیان پرسیاریان بۆ ئێمە ناردۆ لە ڕێگەی پیجەوە و لە ڕێگەی ئەکاونتەکانمانەوە پرسیارگەلێکی زۆریان هەیە لەسەر ئەم بابەتە بە خۆ دەزانی ڕاستەوخۆ ڕەمەزان پەیوەندی بە پسپۆرەکەی جنابتان هەیە بە ڕێژەیەکی زۆر ئەم بەڕێزە پرسیاری هەیە کە برینی گەدەی هەیە واڵێ برینەکەشم بەردەوام لەژێر عیلاجایە و چارەسەری بەردەوام وەرەگرم ئایا ڕۆژوگرتن زیانم پێ ئەگەێنێت یان سوودی هەیە بۆ ئەو برینە طبعا لە برینی گەدە و دوانزەگرەیە پۆلێنێک هەیە جارێ برینی گەدە و دوانزەگرەیەکەی درێژخایانە کورتخایانە ئەگەر بڕیار بێت درێژخایان بێ برینی گەدەی درێژخایان لە ڕووی پزیشکیەوە با بڵین بە یەکێک لە نیشانە سوورەکاندا ئەندێت کە بەدۆدە چوونی زۆری ئەوێت ئەمە لە با بڵین لە باکگراوندی ئەوەی کامانی باسی ئەوە بکەین لە ڕەمەزانە چۆنە برینی گەدە مەفروض نییە بە درێژخایانی لە هیچ نەخۆشیەکە بمێنێتەوەوانێ ئەگەر مایەوە ئەبێ چارەسەر بکرێت ئیتر چارەسەرەکە بە حەپوو دەرمان بێت و ئەبێ بڕوات ئەگەر نەڕۆژ لەوانێ بکوێتە نەشتەرگەری بەڕاستی ئەمە یەکەم نقطە بێ زۆر لا بێ چارەسەر بکرێت لا بێ چارەسەر بکرێت یعنی برینی گەدەی درێژخایەن بە تایبەتی 6 مانگ تێ بپەڕێنێ بە هیچ شێوەیەک لە ڕووی طبیە مەقبول نییە بینە سەر برینی دوانزەگرێ ئەوەی کە زۆر لێکۆڵینەوەی لەسەر کراوە لە وڵاتانی دراوسەی خۆمان وڵاتە موسڵمانەکان وەکو تورکیا وەکو ئێران وەکو سعودیە ئەوترێت کە بە ڕۆژووبوون بە تایبەتی ئەگەر ماوەی بە ڕۆژووبوونەکە درێژخایەن بێت 12 ساعت و بەرەوژوور تێپەڕێنێت چانسی توشبوون بە ماکە خراپەکانی برینی دوانزەگرێت دروست دەکات بە وێنەی کونبوونی دیواری ڕیخۆڵە بە وێنەی دروستبوونی خوێنبەربوون لە برینەکەوە و جاری وا هەیە ئەگەر ئەو برینە زۆر گەورە بێت ئاوسان بە دەوری خۆی دروستەکە لەوانەیە ناوپۆشی ڕیخۆڵێش بگرێت لەم کاتانەیە حقیقەتەن نەخۆش پێویستی بەوا بێت یا بکوێتە ژێر چارەسەر بە نازۆر یا بکوێتە ژێر چارەسەر بە نەشتەرگەری بۆیە باشتر وایە هەر کەسێک برینی دوانزەگرەی هەبێت باشتر وایە هەر کەسێک برینی دوانزەگرەی هەبێت ئەگەر ماوە هەبێت چارەسەر بکرێت پێش ڕەمەزان چارەسەر بکرێت و دوای ئەوە بە پێی ڕێنمایەکان پێوتێتوانێت بەردەوام بێت لەسەر بە ڕۆژووبوونی خۆی بە عیلاجەوە ئەگەر ماوەیشی نەبوو باشتر وایە بە ڕۆژوو نەبێت تا بە تەواتی برینەکەی چاک بێتەوە لە ڕووی پزیشکیەوە برینێکی دوانزەگرێت کە لە هەر کەسێکە تەشخیص ئەکرێت بەلایەنی کەمەوە 4 بۆ 6 هەفتەمان پێویستە بێت بۆی بە تەواتی ئەو برینە چاک ببێتەوانێ
یعنی ئەگەر کەسێک لە بیدایەتی مانگی پیرۆزی ڕەمەزانەوە تووشی ئەم نەخۆشیە بێت بە نزیکەی هەموو مانگەکەی لە بەڵام وەکو مامۆستا جەنابی مامۆستا فەرمووی ئەم برینی دوانزەگرێ نەخۆشیەکی درێژخایەن نییە لە هەنێ حاڵەتی زۆر تایبەتانە بێت یعنی ئەو کاتی کە چاک بووە ئەتوانێت وەکو مامۆستا فەرمووی ڕۆژەکە بگرێتەوە لە ڕاستی مامۆستا ئەم جۆرە حاڵەتانە پێویستەکە ڕۆژەکە بگرنەوە و فیدێشی بن یان چی فعیدەة من أيام أخر تەنها ئەوەندە ڕۆژ بەڵێ ئەم بۆ یەکێک ئەگەر نەخۆشیەکەی بەردەوام نییە بۆ یەکێک ئەگەر نەخۆشیەکەی مزمنە هەر ناتوانێت بیگرێ 12 مانگە هەر وایە ئەو کاتە وعلى الذين يطيقونه فدية طعام مسكين ئەوە کاتە فیدەکەی داوێتە ڕۆژەکەی لەسەر لاچوە بەدەلەکەی و خەڵکێکی هەژاریش لەوە استفادەکە و ئەمە شتێکی وازەحەیەکێکی تریش لە حکمەتەکان ڕەنگە هەرەوە وەکو مامۆستا فەرمێ با خەڵکێکی تریش سوود لە فیدی ئەو جوانە یعنی فدیەش یەکێکە لە مەواریدی ئیسلامی کە زۆر بەهێزە بڵێ لە وڵاتە یعنی لە وڵاتی ئیسلامی ئەسسمار ناکرێ بەڵامەکو کاتێکی یعنی شتێکی زۆر گەورەیە کەم خەڵکە نەخۆشە ئەمێنێتەوە و خەڵکە پەکەوتان ئەوانەی کە پیرن ڕەنگە مەسەلە نەخۆش نەبن بەڵام لە پیری و لە پەکەوتەیە ئەتوانن بیدەن خەڵکێک لەوە سوادەیەکە بێگومان یەکێکیش لە حکمەتەکانی اقتصادی ئیسلامی ڕەنگە بریتێ بەلەوەی کە دادپەروەری لە کۆمەڵگایە دروستەکە دووبارە دابشکردنەوەی داهاتە بەسەر تاگەکانی کۆمەڵگایە تەبەقەی وەسەط دروستەکە بەدڵنیایەوە بەرزکردنەوەی ئاستی تەبەقەی وەسەطیە بەڵێ ئەم وەسەطەکە نامێنێ دەوڵەمەندیشی نامێنێ خەڵکی هەژار کە سفر بێت دەوڵەمەند لەسەرکی ئاژی دروستە بەڵێ کاک دکتۆر بە شێوەیەکی گشتی ئەو کەسانەی کە نەخۆشی هەرسیان هەیە چێن کە نابێ هەر بە ڕۆژوو ببن لە ڕاستیە خۆی نەخۆشیەکانی کۆندامی هەرس و جگەر زۆر بەڵێ یەکێک لە باوترینیان ئەوە بوو کە جەنابەت باست کرد لەوەڵەوە کۆمەڵێک نەخۆشی کەمان هەن کە لە ڕاستیە باشتر وایە نەخۆش پێش ئەوەی کە بڕیار بدا بە ڕۆژوو بێت ڕاوێژ بە پزیشکی پسپۆڕی ئەو بوارە بکات یەکێک لەوانەیە کە ئەوانەی کە نەخۆشی درێژخایانی جگەریان هەیە بە تایبەتی مەوزوعی تەشەموعی کە بەدیا بە منبوونی جگەر لە ڕاستیە بە منبوونی جگەر جۆرە نەخۆشیەکە کە تایە ئیتر ئەم جگەری ئەو کەسە کاری خۆی بە جوانی ناکات بەڵام هەر کەسێک بڵێت مەسەلەن بە منبوونی جگەر پێویست ناکا بە ڕۆژوو بێ لە مانگی ڕەمەزانە ئەمە لە ڕاستیە ئەتوان بڵێم نەی پێکاوە چونکە بە منبوونی جگەر بۆ خۆشی چەند پۆلێنێکی هەیە توی ژنۆیکی وامان نییە کە بیستلمێنێت ئەم حاڵەتە جامێ بۆ ڕووستا محەممەدگیان لە مەوزوعی بە منبوونی جگەرە دوو جۆرمان هەیە جۆرێکیان پیانەوترێت بە منبوونی جگەری تاویز کراوە یعنی جەسەدی هەر ئینسانێک خی گەورەوە خەڵقی کردووە کە مەسەرەن ئەندامێک لە ئەندامەکانی لاشەی ئێمە پاکی ئەکەوێت یا خود ئیشی خۆی بە جوانی ناکە بە هەموو جەسەد ئەیانێت تعویزی ئەو شتە بکەنەوە ئەو لە کارکەوتنی ئەو ئەندامە بکەنەوانێت طبعا ئەمە کاتی دیاریکراوی خۆی و بڵێن حدودی دیاریکراوی خۆی هەیە لەو حدودە تێپەڕی جەسەد ناتوانێت ئیترەوە تعویزە بکاتەوە لەو کاتەیە بە منبوونی جگەر تەشەموعی کە بەدی تعویز کراوە چێتە مەرحەلەیەکە کە پێڵێن تعویز نەکراوە لە تعویز نەکراوە کۆمەڵێک نیشانە دروستە بێ لە نەخۆشەکەیە بۆ وێنە مەسەلەن تەرکیزی نەخۆشەکە تێگەچێ مەسەلەن جاران کارێکی کردو ئێستا بەهۆی ئەوەی تەرکیزی تێگەچێ ناتوانێت ساقی بکە ناتوانێت کارەکەی خۆی بە جوانی بکات یان تووشی ئاوبە نەبێت ئەو لە ناو زکیا کۆ بێتەوە یا تووشی زەردویەکی تونند ئەبێت یا گورچیلەکانی زەرری پێگا بەهۆی ئەو لە کارکەوتنی جگەرێەوە یان هەنێ جار ئەبێتە هۆی دروستبوونی نەزیفی دەوالی لە سوورێنچک و گەدە کە ڕاستەخۆ ڕەبتی بە کێوە هەیە بە پاککەوتنی جگەر ئەگەری هەر یەکێک لەم نیشانانە دەربکەوێت لە هەر نەخۆشێکی بە منبووی جگەرە باشتر وایە ڕاوێژی زۆر خێرا بە پزیشک بکات بۆ ئەوەی یەکلای بکاتەوە کە ئایا ئەم نەخۆشە ئەتوانێت بە ڕۆژوو بەیاننا کە عەل لەکسەر باشتر وایە ئەو نەخۆشانە بەلایەنی کەمەوەگەر بۆ ماوەیەکی کاتیش بێت لەو مانگی ڕەمەزانەیدا خۆیان بگرنەوە لە بە ڕۆژوو بوون چونکە بیرمان نەچێت کە جگەری هەر ئینسانێک زیاد لە 500 فەرمانی هەیە لە لەشە تەنها جگەر بۆ خۆی زیاد لە 500 فەرمانی هەیە لە لەشە ئەم 500 فەرمانە لەوانەیە کە تەشەموعی کە بەدیان هەیە تێگەچێت فلەبەر ئەوە تۆ
کە ئەڵی بەڕۆژ و مەبەست لە جگەر خۆی بەتەنیا نییە مەبەست لە کۆی ئەندامەکانی جسمی ئەو کەسەیە کە لەوانەیە بەهۆی پەککەوتنی جگەرەکەەوە لە کاتی بەڕۆژوبوونا زەرریان پێ بکات کاریگەری لەسەر ئەندامەکانی تریش دروستکات بەڵێ کاک دکتۆر دوێنێ لە بەرنامەیەکی ترا ببورن لەگەڵ کاک دکتۆر ڕەوا باسی ئەوەی کرد لە مانگی ڕەمەزانی پیرۆزە دیاردەیەکی سەرنجڕاکێشەوەی کە زۆرینەی بەردی گورچیلە لە مانگی ڕەمەزانە داکەوێ هیچ دیاردەیەکی ئەومان هەیە لە هەر سوجگەرە حقیقەتەن جێ سەرنج بێ هەرچەنە ئەو فەرمی هێشتا وەکو توێژینەوە ئیسپات نەکراوە کە بە فعلی ڕۆژوو ئەم کاریگەری هەیە بەڵام وەکو سەرنج و تێبینی کە ئەوەندەی ساڵە من دکتۆری ئەمبوارم پزیشکی ئەمبوارم ئەم دیاردەیە بینم ئینشاءڵڵا بەشکم لە داهاتوە بیکەین بە لێکۆڵنەوە شتا بەس وەکو هەرسوو جگەر ئەگەر ئەوەی خۆی گیان بۆی داناوین مەسەلەن پارشەوێکی باش بکەیت بۆ ئیفتارێکی تەندروستی باش بکەیت باوەڕ ناکەم هیچ کێشەیەک بە وێنەی مەسەلەن دروستبوونی بەردی زرا و بەردی بۆری زراوە ئەو شتانت بۆ دروست بێت بەڵام مامۆستا ئاماژەی بە شتێک کرد بەڕاستی ئەم قسێ هەموو خۆم ویستم لە نیەتمان بوو بیکەم یعنی هەدەفی بە ڕۆژوبوون ئەوە نییە تۆ کێشت دامەزێنیت یعنی تۆ ناچی تەقاعەیەکی جیمە بۆی کێشت دابەزێنی ڕاضە بکەی وەرزش نییە ئەوەی کە وەرزشێکی جەسەدی نییە ئەوەی کە وەرزشێکی ڕۆحیە ئیمانیە فلەبەر ئەوە ئەگە کەسێک بەو نیەتە بە ڕۆژوو بێ بۆی کێشی دابەزێنێت زیاد لە پێویست خۆی ماندوو بکات لە برسیبوون احتیمالە تووشی دروستبوونی بەردی تورەکەی زراوە ئەوانە بێت کە لە کۆتاییشە لەوانەیە ئیلتیهابی زراوە ئەوانەی بۆ دروست بکات بڵێ مامۆستای بەڕێز کاک دکتۆر ئاماژەی بە شتێکی جواندا بەڕێزیشتان پێشووتر ئاماژەتان پێە کە ڕۆژوو سەرەتا پێشەوەی هەر شتێک بێ عیبادەتێکە و فەرزە دواتر کاک دکتۆرش باسیەوەی کرد کە بابەتێکی عیبادەتێکی ڕۆحیە ئایا عیبادەتە جەسەدیەکە بەدەر لەوەی کە یەکێکی تر بێت لە حکمەتەکانی ڕۆژوو و کاریگەری هەبێ لەسەر جەستەیەکی تەندروست بەڵێ خۆی ئێمە کە بەندایەتی خواکەین ینی مافی خوا لە سەرمانە کە عیبادەتی خوا بکەین بە تاک و تەنیا خۆی گەورە هەموو نەوعێکمان پێ تاقیەکات و بەدڵنیایەوە مەسەلەن عیبادەتێک هەیە جەسەدیە لاشەیە بەڵام بە فعل کە دەستنوێژ و نوێژکردنە عیبادەتێک هەیە مالیە بە پارە هەتا ئینسانەکە گەر نوێژیش لەسەری فەرز نەبێ وەکو مناڵ بێیان شێت بێ وەلی ئەمرەکەی بێ زەکاتەکەی دەرکات لەبەرەوەی زەکات حەقی ماڵەکەی حەقی نەفسەکە نییە عیبادەتێک هەیە ماڵ و نەفسیشی تایە کە حەجە یعنی ئەبێ کەسەکە سەفەرکا و لاشەی هەبێ و توانای مانەوەی بێ و دارایی بێ و ئەمانەی هەبێ ئەنجا بەڵام ڕۆژوو وەکو لە حەدیثەکەی ابن عومەر باس کراوە لە ئەخیرا باسی کردووە تەمان ئێسێمە بە کوردەواری دەڵێن نوێژ و ڕۆژوو بەڵام ئەفەرمێ بني الإسلام على 5 شهادة أن لا إله إلا الله وأن محمد رسول الله وإقام الصلاة وإيتاء الزكاة وحج البيت وصوم رمضان أم صوم رمضان كلم موقف باسي كردوا عبد الله كوري إمام عمر لكاتك أو تراوى كخلقي لدواء وفاتي بيغمري خاطر وصلنا وان زاني مثلا زكاة بس للمرتدين أو نبونا كزكاة أن داومت أن وان زاني زكاة ضريبية کاتی خۆی دەوڵەت بوونە و توانیان بۆ و داوان لە دەوڵەمەند کردووە کە بێنی و خەڵکی فەقیر ڕویان تێکاو بۆی بە زۆر لە دەوڵەمەند ناسەند و دانەتە خەڵکی هێژار لەبەرەوەی ئەم مەساحیان بەدەستەوە بووە کە ئێستا وڵاتیان بەدەست نییە وازیان هێناوە کە ابن عومەر ئەمە باسەکە کە ئەنەما یعنی زەکات ئەمە یەکێکە لە ڕوکنەکانی ئیسلام ئەگەر دەوڵەتیش نەبووتە مسلمانان پابندن بە زەکاتدان زەکات دەدەن فەردی کۆ خۆت لە ئەسڵا یەکێکە لە ئیشەکانی دەوڵەت و عاملین عەلەیها بۆ دانا و یعنی مؤسسەیەکی گەورەیە ڕۆژوگرتن لە ئەخیرا باسی کردووە لەبەرەوەی ڕۆژوگرتن وەکو لە حەدیثەکە قودسیەکە فەرمێ فإنه لي وأنا أجزي به لەبەرەوەی عیبادەتی فعلە بەڵام عیبادەتێکە بە تەرک فەرقی چییە لەگەڵ نوێژە شایەتومان بە دڵ و بە زمانە نوێژ بە فعلە بە عملیە بە جەسەدێ بە فعل زەکات بە ماڵە حەج بە ماڵ و بە جەسەدا بەڵام ڕۆژوو عیبادەتێکی جەسەدیە بە تەرک یعنی تۆ هیچ ناکەی تۆ چیەکەی تەرکی ما أحل اللهکەی يترك طعامه وشرابه وشهوته من أجلي ئەمانە خۆی حەڵاڵە
بەس لە فەجر و بۆ مەغریب حرامە بێ. ئیزەن تۆ بۆیە فەرمێ فەئینەهو لی وأنا به لەبەرەوەی ئەتوانی بە ڕۆژوو نێڵی کەس بزانێ بێت بەس ناتوانانی تۆ حەجکەیت و کەس بێت نەزانێ ناتوانانی نوێشکەیت و کەس بێت نەزانی نوێژەکە هەر دیارە یعنی تۆ هەڵاسی و یعنی قیام هەر ئەتوانی بە ڕۆژوو بیت و نێڵ یەک کەس بێت زان بۆیە فەرمێ فەئینەهو لی یعنی خوای گەورە هەڵی گرتووە بە مەلایکەش ناڵێ ئەم عیبادەتە چەندێک گەورەیە بە دلیلی ئەوەی کە خەڵکی چی کەسێ زۆر ڕیابازە چی کەسێ زۆر مەسەلەن ئیشەکانی لە بەرچاوی خەڵکیە کاتێک کە ڕۆژوەگرێ کەس ناچێت بە دزی خەڵکوکەوە کەس چاوی لێ نییە بچی ئاخوا مەسەلەن مناڵێکە بە ڕۆژووە تا ئێوارە چەند سەعاتی ماوە چەند زۆرمان ماوە سێرەکەی بەهێزە بێ ماسێنێسە کەوتۆتە کاتی دەوام و کاتی ئەمانە شکتە سێرەکەی بە ڕۆژوو بێ ئەو کەسەی کەوا بەڕیاژ هەموو کەسێ ڕایەتایە ئیشەکانی لە نوێژابوویەتی لە زەکاتایەتی لە حەجبوویەتی لەمانە ڕایەتیا کردو بەڵام لە ڕۆژوە هیچ ڕایەتیانی ئەگەر چاوی کەسی لێ نەبوو ئاوی خواردەوە معناوە ڕۆژوو نەبوو بەڵام ئەو تحملی ئەوە ئەکاکەوا هیچ نەخوا تا ئێوارە دێ ئیزانەوە یعنی عیبادەتێکە کە ئینسان خاڵیسەن بۆ خوا بۆ خوایکە ئەگە ناتوانێت ئەو خوا و کەسیش نەیزانێ کەواتە یەکێک لە حکمەتەکانی ئەو حەدیسە قودسیی کە فەرمێ فالصوم لي وأنا أجزي به بريتي لوا بله إخلاص ما وصل محمد ليرا به أما جاب يكشد بدم استال ل بلين للدنيا روج آوايا لأمريكا وأوروبا اشتكي كهيا بي ألان intermittent fasting بله أو بلين أجابيكينو بكردية بيت ب بلين خو برسي كردني ناو بله بيالن روجوي زانستي اوان روجوي زانستي بيالن بله فرق كيتن هلا لقر روجوي مانجي رمضاني خو معنا اويكا لانترميتنت فاستينا او خوريتوا يعني خواردني كالوري او كالوريتي نابي بخوريت مثلا ببيت من كان دان دا ولا 16 ساعات بو 8 ساعات جاري كسي هيجنا اخوات 8 ساعات لبس 4 ساعات كان ريبيدراوا هنشد هي بي اخوات لێرە مەبەست تەنها یەکشتە ئەگەر بڕیار بێ ئینتەرمیتەنت فاستین یەکێک بێت لە بڵێن ڕێجیمە زۆر بەهێزەکان بۆ ئەوەی جسمی ئینسانێکی پێدا بەزێت ئاو خواردنەوەی تایە ئەمە هەر بۆ خۆی دلیلە لەسەر ئەوەی کە مۆزۆعی ڕۆژوبوون لە مانگی ڕەمەزانە بۆ کێشدابەزاندن نییە ئەوەی کە بۆ عیبادەتە ئەگینا ئەگەر بۆ کێشدابەزاندن بۆایە خوای گەورە ئاو خواردنەوەی لێن ئەگرتینەوانێک کە خۆی تەندروست وایە کە ئەو بخورێتەوانێت لە کاتی برسێتیە بەڕاستی تەمەنەوە خۆی لەوە چێن حراف بێ لە وەکو دین وەریان نەگرتووە ئەگەنا خوای گەورە فەرمێ کەما کوتیبە عەلە الذینە من قەبلیکم لە پێشووتریش یعنی بووە وەلا مەسنەدی ئیمام ئەحمەد هاتووە کە خوای گەورە وحی ناردووە بۆ یەحیا عەلەیهی سەلام کە 5 کەلیمە بۆ قەومەکەت بڵێ ئەویش تا فترێک نەیوتووە ئاخری خوای گەورە وحی ناردووە بۆ عیسا کە پورزان فەرمێتی من 5 کەلیمە وتووە بە یەحیا نەیوتووە بیان ئەویش کە وتێتی پورزا بۆچی ئەو قسەتە نەکردو خوای گەورە وەسێتی پێکردووی فەرمێتی با خۆم بێ لەمنەوە خوای گەورە عەزامدا چونکە من درەنگ کەوتووە شەوێکیان لە دوای نوێژ عیشا هەموو خەڵکی بەنی ئیسرائیلی هەمووی لە بەیت المەقدس کۆ کردووە هەرچی لەناو حەوشا بوو لە سەربانەکان بوو هەمووی گوێ لێگرت یەکێ لەوانە کە بۆی باسکردن ڕۆژوگرتن بووە يعني إني نذرت للرحمن صوما صوم بمعنى لغوي كإمساكة قسنا كردنا آية اللي قال وش مثلا دعاء تحريف يعني كردو مثلا هندي الروجو قرتني أنا وياك جوش ناخوا أما قال أو ناخوا يا سلام أوان وكو علاج بكاري يعني والله ما بقول عبادتك علاج درسته ما وصل محمد والله اشتكي كا لسر موضوعي هرسو جگر باشتر مثلا نخوشكان من أقدار بن نخوشيكي باومان هي تقريبا خليك لولاتي خمانة ورده جماري أو نخوشانة زيادة كاد هو كردني دريش خياني الرخولية كأمش بو خوي بولين تشتريك الجيريا دون نخوشي كجيبت وكوانش نخوشي كرونز لقل بريندار هو كردني كولونيان بإنجليزي بيلن ألسرتيف كولايتس حقيقة أو توجينو زانستياني كراوة لسر تأثيري بالرجوبين إسلامي لسر أم نخوشيانا أو تريد أواني نخوشي كرونسيان هي بشويكي قشتي كيشي كان نيبو بالرجوبون بس لچن حالتك دياري كراوة نبيت بونمونا نخوشي كرونز يكي كلو نخوشياني كأقونجد لناو دموتا درچي كون بقريتو أهر كاسيك نخوشي كرونسي هبيت و ڕێژەیەکی زۆری بەرکەوتنی و نەخۆشی لە ڕیخۆڵەباریکەیە بێ کە تووشی
ئەوەی کە پێڵێن سوء الهەضم و بەدخۆراکی کرد بێت باشتر وایە بە ڕۆژوو نەبێت چونکە ئەوەی کە تەسیر لەسەر مەسەرەن لایەنی گەشەی نەخۆشەکە دانێت ئەوەی لێ دەرچێت بە شێوەیەکی گشتی نەخۆشی کرۆنس کێشەیەکیان نییە بەنسبەت بریندارە هەوکردنی کۆلۆنیان نەخۆشی کە ئەلسەرتیڤ کۆلایتس ئەم جۆرە نەخۆشانە ئەوانش بە شێوەیەکی گشتی کێشەیەکی وایان نییە بەڵام هەر نەخۆشێک لە ماوەی 3 مانگە 12 هەفتەیە ئیلاجی بۆ گۆڕا بێت لەبەر ئەوەی نەخۆشیەکەی کۆنتترۆل نەبووە یان نەخۆشەکە زۆر بەتەمەنە تەمەنی 6 ساڵ و بەرەو ژوورە یان نەخۆشی شەکرەی هەیە لەگەڵ ئەوەی کە ئەو نەخۆشی هەیە باشتر وایە ڕاوێژێکی زۆر ورد بکەن بە پسپۆڕی وردی هەرسوو جگەر بۆ ئەوەی پزیشکەکە ڕاستەخۆ قرار بدات کە ئایا ئەمە توانێت بە ڕۆژوو بێیان نا کە زۆربەی کات دوایە لەوانەیە پێیان بڵێن بە ڕۆژوو مەبن هەتاوەکو مەسەرەن باری تەندروستیان زۆر جێگیرە بێت بەڵێ کاگوتوەر تا ئێستا باسمان لە کەمینەیە کرد لەوانەیە کە بە ڕۆژووە بن و نەخۆش و چارەخوازن واتە بابەتەکان بابەتی نەخۆشی و ئەو بابەتانە و بە شێوە گشتێکە پرسیار بکەین ئایا ڕۆژوەوانانی بەڕێز چی بکەن بۆ ئەوەی هەر سوودجگەریان تەندروست بێ چۆن نان بخۆن چۆن بە ڕۆژوو ببن بەڵێ خۆی یەکێک لە بڵێن پێیناڵین نەخۆشی یەکێک لەو دیاردانەی کە لە زۆربەی خەڵکە هەیە مۆزوعی تەهیوجی قۆڵۆنە ئەوەی کە پێڵێن قۆڵۆنم هەیە و نازانم چی ئەمە دیاردێکی زۆر باوە زۆر باوە چکە ڕاستە خۆ پەیوەندی بە زیادبوونی کێشەوە هەیە خۆشمان نەزانین ئەم جۆرە لە ژیانکردنی ڕۆژ ئاوایی کە لە ناو خۆمانە باوە زۆر بەکارهێنانی سیارە خواردنی فاست فود باشە کەمتر وەزشکردن ئەمانە هاندەرن بۆ ئەوەی کەم نەخۆشی زیاد واتە فاست فود خراپە بە دڵنیای زۆر خراپە لەبەر ئەوە باشتر وایە ئەو خواردنانی کە ئەخورێت خواردنێک بن کە کەمترین چەوری کەمترین کاربوهیدرەیتی تیابێت هەتاوەکو تووشی ئەوەی کە پێڵن کردداری بەدهەرسی نەبین نیشانەکانی تەهیوجی قۆڵۆنمان لەسەر زیاد نەکات باشترین شت بۆ ئەمە ئەوەیە کە هەر ئێمە دوو ژەممان هەیە لە ڕەمەزانە لەو دوو ژەمە زیاتر نەخورێت یعنی جاری وا هەیە لە دوای با بڵین ئیفتار بەربانکردنەوە هیوا هەیە 3-4 ژەمی کاکە تا پاشێ و لە ڕاستی ئەمە بە هیچ شوێک تەندروست نییە قەرەبووی ڕۆژەکە ئەکاتەوە زۆر بە خراپیش بەڕاستی چونکە هەر خواردنێکی دوای ژەمی ڕئیسی ئێوارە ڕاستە و خۆ تەرجمەکەی لە جسمی خۆمانە بریتە لە کێش زیاد بوون باشە فەلەبەر ئەوە زۆر خراپە بەفعلی لە ڕەمەزانە کارکردۆر ئەم دیاردەیە زۆر بەرچاوە ئێمە بینیمانە بەڕاستی خەڵک لە ڕەمەزانە قەرارە ئەگەر بە ڕۆژوو بێت زەعیف بێ بەڵام قڵەوە بێ بەڵێ ڕاستە زۆر مەسەلەن ئیحساییە کرێ مەسەلەن لە عەلوەکانە لە وشکە فرۆشەکانە لەوانە لە مانگی ڕەمەزان تۆ هیچ نەبێ 3 ژەمەکە بۆتە 2 ژەم بەربان و پاشێەوە یعنی هیچ نەبێ ئەبێ ژەمێک حەزف کراوە کەسی سێرەی زۆر دەسەرف زۆر ڕاست شتی وشکە ئەمانە خۆی ئەبێ یعنی تۆ کابات سەیەکێکی وایە حەزف کرایە خەڵکی مەسەلەن مەصرفێکە 600,000 وایە بۆیە 400,000 کەسی سەرەکە بێتە ملیۆنی بەدڵنیاوە لە کاتێکا لە ڕەمەزانە ئێمە تەنها 1 ژەممان کەم کردوێتەوە و کاتی 1 ژەمیشمان گۆڕاوە بۆ ئێوارە هەر ئێوارە بووە تەنها نیوەڕۆمە لابردووە و لە جیاتوی بانی نان بخۆین پاشێ و نانەخۆین کۆمەڵی خاڵی کە هەیە کە زۆر گرنگە مامۆستا محەممەد یەکێک لەوانە لە مۆزوعی تەهیوجی قۆڵۆنە مەسەرەن ئاو خواردنەوە لەوانەیە نەفسی هەر کەسێک لە ئێمە بۆ تینوێتێ زۆرەی کە تووشێ بێت مەسەن حەسب کاتێ مەسەن لە ماوەیەکی بڵێن 30 سانیەیە 1 لیتر ئاو بخواتەوە لە ڕاستی لە ڕووی تەندروستی ئەمە شتێکی باش نییە باشتر وایە هەر کەسێک لە ئێمە کەوێ ئاو بخواتەوە ئاو خواردنەوەکەی مەسەرەن بڕێر وایە لیتری ئاو بخواتەوە لە شەوەکە بە تەنزیم بێت ئەم لیترە ئاوە دابشکە بە 10 جار بیخواتەوە بۆ ئەوەی کە جسم زیاتر ئیسفادەی لێ بکە باشتر ببوژێتەوە وشک بوونەوەکەی تیاکەم بێت تەنانەت بە لێکۆڵنەوە دەرکەوتە ئەوانەی کە لە شەوە ئەو بە شێوەیەکی پچەر و کەم دەخۆنەوە لە ڕۆژیشە کەمتر تووشی وشک بوونەوە بن وەک لە کەسێک بە بەردەوام ئاو بە خێرایی بخواتەوانی بڕێکی زۆر خاڵێکە کە زۆر مهمە
هەرێکێک لە ئێمە ئاگای لە خۆی بێت کە وەرزشکردن لە ڕاستیە بەداخەوە لە کۆمەلگای ئێمە وەرزش نەبووتە کەلتورێک کە بالفعل نەبوو بە کەلتورێک کە خۆی پێوە بگرین زۆر پێویستە بەڵێ زۆر پێویستە بەڕاستی تەنانەت هەنێک کەس کە حەزی زۆر لە وەرزشە کە سێری چواردەوروبەری کات مەسەلەن ڕخنەی ڕوخێنەری لێگیرێت یا خودت هەن نادرێت بۆ وەرزش وازە هێنێت بەڕاستی ئەم کەلتورە ئینشاءڵڵا بەشکم لە داهاتووە ئێمە وەکو مسلمانێک بتوانین زیینوی بکەینەوانێ چونکە ئەوترێت ئەوانەی کە بە ڕۆژووە بن ئەگەر بتوانن لە ماوەی بینی بەربانگ تا پاشێ و نیو ساعت 30 دقه 30 خولەک وەرزش بکەن ئەتوانن ڕۆژێکی زۆر تەندروست بگرن و هیچ کێشێکیان نابێت نابێت تەراویح نابێت خۆی لە ڕاستیە تەراویح من نەمێرە یعنی هەموو شتەکان بە تەفسیری زانستی بکەین ئەگینا بە دڵنیایی یعنی تۆ ئەگە بدەوێت قسەیە بکەیت لەسەر تەراویح خی گەورە بۆچی تەراویحی داناوە جگە لە عیبادەتە ڕۆحی ئەو وەرزشە 30 دقەیە گرێتەوە کە جەنابتان فەرمووتان بەڵێ چکە هەر ئینسان بۆ خۆی کە برسی بوو خۆی پێ ناگیرێ نانەخوات کە ماعیدەی پڕ کرد ئەبێت بجۆڵێت خواگیان دیارێکی پێداوی لەم دیارە پاداشتی ژوەرە گریت بۆ جسمی خۆشت باشە کە تەراویحە بەدڵنیاییەوە مامۆسای بەڕێز پرسیارێکمان بۆ هاتووە برایەکی بەڕێز ئەڵێ من خوشکێکم و دایکم لەگەڵ خۆم بر بۆ عەمرە بەڵام وەزعم لە عەمرە زۆر باش نەبوو بەڵام زۆریش حەزمە کرد کە عەمرەکەم بکەم بۆیە بە ڕۆژوو نەبوو حکمی ئەمرا یعنی لە مانگی ڕەمەزانە ڕۆشتۆ بۆ عومرە دایک و خوشکەکەی بە ڕۆژوون بەڵام خۆی بە ڕۆژوونەوە بۆی عومرە بکات لەگەڵیانە بەڵێ عومرە سونەتە ڕۆژەکە فەرزە کەواتە ناکرێت بۆ سونەتێک فەرزە هەتا لەسەر ڕێی ئەوانەشەکە واجبێت توانێت بیخستاتە شەو لەوانەیە ئەو مەسەلەن بە تەسەووری خۆی بە فرسەتی زانی بێ ئایان فرسەتە یەکسانە بۆی تۆ ڕۆژوێکی فەرز لەسەر خۆت یعنی هیچ عوزرێ نییە بۆ عومرە ئینسان ڕۆژووی بۆ بشکێنی بەڵێ کاک دوکتۆر پرسیارێکی تر کە هەوڵاتێکی بەڕێز کردوێتی ئەڵێ ئایا لە بەربانگە من کێشەی ترشەڵۆکی گەدەم هەیە چی بکەم تا لە کاتی مانگی ڕەمەزانە بتوانم چارەسەری بکەم یان بەباشی بە ڕۆژوو ببم ئایا خواردنی ترشی و تونی بۆ من خراپە لە کاتی بەربانگەیانە ترشی و تونی بڵێن نیشانەکانی گەڕانەوەی تەشەڵۆکی گەدە بۆ سورێنچێک زیاد دەکەن نیشانەکانی زیاد بڵێ وەکو هۆکار بۆ دروستبوونی نەخۆشەکە حساب ناکرێت بەڵام کۆمەڵێک ڕێنمایی هەیە پێویستە جێبەجێ بکرێت یەکەم خواردنی بڕێکی زۆر خۆراک لە ماوەیەکی زۆر کەمایەکێکە لە هۆکارەکانی دروستبوونی تەشەڵۆکی گانی گەڕانەوەی تەشەڵۆکی گەدە بۆ سورێنچێک دووهەم خواردنەوە گازیەکان یان ئەو خواردنەوەی کە کافاینیان تێدایە وەکو قاوە و چاو نیسکافە ئەمە وا ئەکات دەرچەی خوارەوەی سورێنچک کە لەسەر مائیدە ئەکرێتەوە فراوان ببێت ئەگەری گەڕانەوەی تەشەڵۆکی گەدە بۆ سورێنچک زیاد دەکات بێگومان ماکە خراپەکانی ئەوەیە کە نەخۆش هەست بە دڵە کزێ ئەکات ئازاری سنگی بۆ دروستە بێت هەنە جار کۆکەی وشک و ڕشانەوەش دروست دەکات یەکێک لە ئەو ڕێنمایانەی کە دایم ئێمە بۆ نەخۆشانیان ئەدەین ئەوەیە کە باشتر وایە لە دوای نان خواردن ڕاستەخۆ کەسە پاڵ نەکەوێت مەسەرەن بە درێژایی ڕۆژەکە بە ڕۆژوو بووە کە نانەخوات تووشی سەر ئێشە و گێژبوونێکە بێت خۆی پێ نەگیراوە زۆری خواردن پاڵەکەوێت بڵێ ئەمە زۆر خراپە بۆ مۆزوعی گەڕانەڵێم خراپە بڵێم زۆر خراپە زۆر خراپە بەڵێ زۆر خراپە فەلەبەر ئەوە باشتر وایە هەر کەسێک ئەگەر بتوانێت بینی ژەمە ڕئیسیەکە کە با بڵێم بەربانگە لەگەڵ خەوی ڕئیسی شەوانەی لە 3 ساعت کەمتر نەبێ باشترە بەڵێ مامۆسای بەڕێز یەکێک لەو پرسیارانەی کە کراوە هەوڵاتێک ئەڵێت ئەمە ڕەنگە تەنها پرسیارێکی شەرعی بێ نەک پرسیارێکی شەرعی و توبی ئەڵێ من چۆن دڵنیابووم لەوەی کە تاکەی ئەتوانم نان بخۆم لە کاتی پاشێوە خیاسی ئێمە بۆ ئەو نەخواردن و دەستگرتنەوە لە خواردن لە پاشێوە چییە؟ بەڵێ وەڵاهی خۆخوای گەورە بەیانی کردووە وەکولوا واشربوا حتى يتبين لكم الخيط الأبيض من الخيط الأسود من الفجر هەر لە سەحابەش بووە کەواوا حاڵی بووە کە مەبەست پێی لە سەرسەرینە دوو دەزووی ڕەش و سپیداناوە تاوەکو جیاکرێتەوە بە یەک فەرمەتی إنك عريض القفا يعني تێنەگەیشتووی لە ئاەتەکە إنما هو سواد الليل
وبياض النهار. أم سواد الليل وبياض النهار تقريبا تقدير كراوة يستا بساعات والنيوية ساعات يكو بسبينش دقة تقريبا بل الشروق بوجه أكريتو إما قر شاري سليماني بنومنا بقرين شاري سليماني لبريو اللي كوتوتا ناو دولك راني النيو ساعات لدواي كاتي الشروق انجا خور ببيني يعني لشوينة تربي خۆرە بێنرێ بەڵامەکو لێرە خۆر نابێنێ لە شوێنێکی باڵیادی لە شوێنێکی وەکو ئەحماوابی ڕەنگە تا دەی بەیانە خۆر نەبینی ئەمە پێ ناوترێ مەسەلەن مەسەلەن یعنی شروق با بڵێن شروق ئەو کاتە بینی ئەی خەیتە ئەبیاز و ئەسود تقریبا دیاری کراوە بە ساعاتێک و 25 دقیقە ساعاتێک و ئەوەنەی پێچێ یعنی پێش شروق ئەوە دەرەکەوێ ئێستا تەقویمێکی موحەد هەیە کەوا لژنێکی پسپۆر چەند ساڵە متابعی ئەو نیشانەی خەیتی ئەبیازەکەن کەوا دەرەکەوێ لە حەدیثا فەرمێ مستەطیلێکی ئەحمەرە کە فەجر بەوەجێ ئاکرێتەوە یعنی ئینسان چاوەڕێ بکات تاوەکو دنیا ڕۆژ نەبێتەوە ئەمە ئەو سەحابێ وای کرد فەرمی ئینەکە لە عەریض القەفا ئەمە ڕەنگە بە ڕابردوو ڕاست بوو بێ بەڵام خۆ بە ئێستا ئێستاش چێتە سەرەوێ مام موسا محەممەد ئێمە ئێستا قیاسی مەسەلەن ئەوانەی کە پێشتر بەشەوەی سەعات بێ مثلا ئازانینی وەشەوکەیە ئازانی مەسەلەن ئێوارەکەیە مەغریبکەیە خوان یعنی شتێکی هەندی قیاساتیان بووە کە زان بە سێبەر بەمانە هەندێک ناسینەوەیان بووە مەسلەی ئەستێرە و گەلاوێشکەوتن و مەسەلەن باکان و ئەمانیان بووە ئێستا تقریبا خەڵک نییە زۆر شارەزای بێوانە هەمووی بە سەعات دیارەکری بە سەعات دیاری ڕەنگە ئەو تەوقیت و مەسەلەن گۆڕینی فەسلەکان و ئەمانە لە سنوورێکی وەکو شارە زور جیابێ لە گەرمیان لە پێنجێن جیابێ لە شارە زور ئەمانە دێ اعتیباری ئەمانە ئێستا تەقویمێکی موحەدەیەکەوە بانگی بەیانی والله ئەعلەم کە ئێستا یەک بانگە درێ مەسەن لە شارێکی وەکو سلێمانی بەڵام شارێکی وەکو کەرکووک یانە و هەولێر دوو بانگە درێ حەدیثەکەشە فەرمێ لا یەغوڕەنەکم ئەذان و بیلال کە بیلال بانگیدا ئێوە نان بخۆن ئاو بخۆن چونکە ئێوە واتە بانگی یەکەم ئاکە سەڵات و خێر و منە نەوتیایە بانگی دووهەم ئیتر ئەو کاتە دەسەڵ بگرن و لە بینی بانگی یەکەم و دووهەم ما كان إلا أن ينزل هذا ويصعد هذا كبلال بانكي تواوك لسا درجك هاتا خوارو انجا عبدالله لبروي ظليل بو دسيانا قرد انجا او بانكي دا يعني بارشو كردنا والنبوة كنعانو تشاشتو سفر وانا بي بلكو هاچان خورمايك بو شيريك بو خواردو يانو ايتر تواو بارشو كبو نكراو قصدم بو دياري كردني كاتكان إذا كاتكي موحدة بو دياري كين وزيدي كوري ثابت النزل أفرمي بارشي وقتان لقل بيغمر وخاصم چند بيني بو لقل نجي بياني أفرمي بأندازي 5 آياتي لسرتاي سوري بقرب خيني نزيكي چارێکی 12 دقيقة أو پێچێ ئەفەرمێن جانوێژی بەیانیان کردووە معنای ئەوەیە کەوا احتیاتێکی تیا بووە بەڵێ ئەخیر کاتەکە پاشێوەکەی یەکێک لە سونەتەکان و یەکێک لە نیشانەی خێرەوەیە کە خەڵکی درەنگ پاشێوکە خەڵکێکی زۆر لای ئەمە بەداخەوە کە شەو مایەوە دوای تەراویح تا درەنگە تا 11 و 12 یەکی شەو ئەڵێ بۆچی هەڵسین یەکجاری بانانەکەمان خۆین ئەمە خەیری پاشێوەکەی لە دەزەرەچێ بەرەکەتەکەی لە دەزەرەچێ لە ڕۆتە دروستەکەیشەوە لە ڕۆتە دروستەکە هەر نوێژی بەیانی لە کیسەچێ چونکە وا ئەخەوێ لەسەر و خواردنە بەڵامەکو ئەگەر بۆ چەند سەعاتێ بخەوێ بۆ نمونە دوای تەراویحەکەی سەعاتێ مایەوە دوایە بخەوێ 3-4 ساعت ئینسان دەتوانێت لەسەر 4 ساعت بێ کۆ بخەوێ دوایە پاشێوێکی کرد خاصن لەسەر شەو درێژە بێتەوە ئەگەر کو ساعت 4 هەڵسا بۆ نمونە پاشێوێکی کرد نوێژەکەیشی ئەکاو ئیتر ئەتوانێت ئیسراحەتی تر کاتاوەکو کاتی ئیش و دەوام وانەیە مامۆستا کەواتە بە واضحی بڵین کاتێک کە بانگی لە سلێمانی یەک بانگە درێ کە کاتێ بانگرا ئەبێت دەستی هەڵگرتی هەتا کاتی خۆی مساکوشت بوو بۆی احتیاتەن خەڵکی ئاگادار بێتەوە لە جیاتی بانگی یەکەم بۆ بانگی دووهەم 6 دقەیە 7 دقەیە بینی بۆ چونکە هەر بانگی یەکەم و دووەم ئەوە نەبینێتی باشە ئیمساکیە بوو ئێستا بە بانگ ئیتر کۆتایی بێتێت دروست کاک دوکتۆر چارەخوازێکی بەڕێز ئەڵێ من تەمەنم 26 ساڵە و ڤایرۆسی جگەر جۆری بیم هەیە ئایا ڕۆژووی مانگی ڕەمەزان زەرەر بە جگەرم دەگەێنێت یان نا ڤایرۆسی جۆری بی ڤایرۆسێکی درێژخایەنە ئەمێنێتەوە تا ئێستا لە ڕووی زانستیەوە لە هەموو عالەمە عیلاجی بنبڕکەری نییە لە ڕاستیە و نەخۆشیە بەس دەرمان ئەخورێت لەبەر خاتری ئەوەی کە ڕێژەی ڤایرۆسەکە لە جسما کەم بێتەوە و ئەگەری گواستنەوەی بۆ خەڵکی کە کەم بکاتەوە یەکێک لە ماکە خراپەکانی ئەم ڤایرۆسە ئەوەیە کە تەشەمعی کە بە دروست دەکات
جا ئەوەش تەشەموعی کە بە دەکەیت جابماندایە وتمان ئەگەر جۆری تعویز کراوە بێت کێشەی بە ڕۆژوو بوون ئەگەر تعویز نەکراوە بێت یعنی ئەو نیشانانەی تیا دروست بوو بێ کە باسمان کرد وەکو ئاو بن و زەردوی و تێکچوونی گورچیلەکان و تێکچوونی هۆشی نەخۆشەکەەوە باشتر وایە بە ڕۆژوو نەبێت باشتر وایە واتە ئەو کەسانەی ڤایرۆسی جگەری جۆری بیان هەیە بن بە دوو بەشەوە جۆرێکیانەوەیە بە شێوەیەکی گشتی باس بکەین و ئەوانەی کە ڤایرۆسی جۆری بیان هەیە زۆربەی زۆریان نەگەشتونەتە مەرحەلەی تەشەموع ئەوانەی کە ئێمە ئەیان بینین کەمینەیەکیان کە ئەبن بە تەشەموعەکە ئەبێتە دوو بەشەوە ئەو بەشەی تعویز کراوە کە هیچ نیشانەیەکیان نییە کە ئەوای بینین کەسێکی زۆر ئاسایی دەرەکەوێت ئەمە ئەتوان بە ڕۆژوو بوون بە شەرتێک هیچ نەخۆشی کێشیان لەگەڵان نەبێت مەسەلەن کە شەکرەی تێکەوت ئەو کاتە بێ پسپۆڕێکی شەکرە باسی ئەوە بکات کە ئایا ئەم شەکرەی کۆنتترۆل تا بە ڕۆژوو بیانە ئەگەر هیچ نەخۆشی کیان نەبێت بەس تەشەموعەکە بە تەنیا بێت و تعویز کراوە بێت هیچ نیشانەیەکی نەبێت ئەتوانێت کەواتە ئەم چارەخوازە بەڕێزانە کە ڤایرۆسی جگەری جۆری بیان هەیە باشتر وایە پێش ڕەمانگی ڕەمەزانی پیرۆز سەردانی پزیشک بکەن پزیشک بۆیان دەستنیشان بکات کە پێویستەکە ئەتوانن بە ڕۆژوو بنیان ناتوانن یعنی خولاسەی کەلام ڤایرۆسەکە بۆ خۆی هیچ ڕێگرێک ناکات لە بە ڕۆژوو نەبوون بەڵام ئەگەر جگەر کێشەی تێکەوە ئەو کاتە بێ پسپۆڕی وردی هەرسوو جگەر قراری بۆ دروستە ئەم چارەخوازەی ترمان پرسیاری ئەمەی هەیە کە ئاڵێت ئایا ئەسایە نازۆری کۆڵۆن و ماعیدە لە ڕەمەزاندا بکەم حقیقەتەن من ئەمە چەند جار نەخۆش لەمێوانە پرسێت پێم وایە هەردووکیان مادام ئێمە ئەم مانگە خواگیان بۆی داناوین و فەرزە لە سەرمان هەر نازۆرێک بتوانرێت دوا بخرێت بۆ دوای مانگی ڕەمەزان باشتر وای لە مانگی ڕەمەزانە نەکرێت واتە پێویست نەبێ و چونکە نازۆری مائیدە برنەژوورەوەی ئامێرەکە سۆندەیەەکە ئەبرێتە ژوورەوە ئەم سۆندەیە دەرمانی لێ درێت بۆی بچێتە ژوورەوە جاری وا هەیە لەناو گەدەی ئەو کەسەیە مەسەرەن هەنێک مەسەرەن خواردنی تایە کەفی پێوەیە شتێکی تای پێویست بەشتە نەبێت هەر ئەوەی کە ئاوت نارداوە ساگیان بۆ خۆی ڕۆژەکەش کاوە حتا لە ڕاستیا نازان ماوەسا بۆ خوا حەزەکەم ڕئیش لەسەر ئەوە بدات تەنانەت ئەو دەرمانی کە ئەکرێت بە بڵێن چوارچێوەی سۆندەکە و بۆی بڕاتە ناوە دەرمانێکە ڕاستە بۆ بنجکردنی قورگی نەخۆشەکەی بەس دوجار هەر دەرمانێکاویش ڕاتە مائیدەی نەخۆشەکە هەستە حەزەکە ماوەستا لەسەر ئەوەش قسەیەکمان بۆ بکات بزانین چیە قول ابن عباس فەرمێ الفطر مما دخل وليس مما خرج بەستی پێی هەندێشت بووە کە ئەکرێ زۆرێ لەو فەحسانەوە پرسیارمان لێکەن ئایا ڕۆژوو بەتاڵەکاتەوە یانە مەسەلەن كي لمعنى مسألة معيدية ما دام فقهاء فرميانا ما وصل إلى الجوف عمدا بعمدا هرشي بشيت ناو جوفو يتر معيدة به يعني كهر جهازي هضمي به ما دام جيش تخوارو روجوك بطالك وقت مقصود بيت بالنسبة نازوري بلين معيدة باش بالنسبة نازوري كولون لراستيا نخوش بيش أو نازورك بكاد بروجك بيش أو بيويسي بواهي درمان بخوات ئەم دەرمانانە نەخۆشەکە حازرەکەن بۆی نازۆری کۆڵۆنەکە بکە ئەم دەرمانانە وا لە نەخۆشەکە ئەکەن زکی بچێت بە بەردەوامی بۆی کۆڵۆن و ڕیخۆڵۆوانی پاک بێتەوانێ پێم وان نەبێت کەسێک سکچوونی بەردەوام هەبێت لە ڕۆژێکە 20 جار دابنیشێت و تووشی وشک بوونەوە ببێت بتوانێت بە ڕۆژ و بێ مامۆستاگیان فلەبەر ئەوە ئەگەر نازۆرێکی کۆڵۆن بتوانێت دوا بخرێت بۆ دوای مانگی ڕەمەزان باشتر وای لەناو مانگی ڕەمەزانە نەکرێت چونکە لەوانەیە نەخۆشەکە بە هیلاکە بێدەگەی بێ لەگەڵ یا بە ڕۆژوو بێت ئەو حاڵەتانە چین کە ئەگونجێت یعنی ناکرێت نازۆریان تیا دوا بخرێت مەسەلەن کەسێکە تووشی نەزیف بووی تر نەزیفەکە لە مائیدەیە لە کۆڵۆنیا بێت مثلا کەسێکە گومانی ئەوەی لێ ئەکرێت مثلا لوویەکی هەبێت ئەم لوێ لە گەدەیا بێت لە ڕێخۆلا بێت لەوانەی مانگێک زۆر بێت چاوەڕێ بکەیت تاوەکو ئەو نازۆڕێی بۆ بکەیت احتیمالە دوای نازۆرەکە تۆ قرار بدەیت نەشتەرگەری بۆ بکرێت ئەو لوی بۆ لا ببرێت باشتر وایە نەوەستی لەو کاتانەیە جگە لەو چەند حاڵەتە زۆر کەم یا خۆت کەسێکە مەسەرەن شتێک لە قورگی گیراوە پێویستەکە دەربهێنرێت بە نازۆر ئەمانە حاڵەتی بڵێن کتوپڕیان پێوترێت ئەمەرجەنسیان پێوترێت کە ناکرێت مەسەرەن کەسەکە ژیانی خۆی بخاتە مەترسی وەلا تولقوا بئیدیکم إلى التهلكة لەو کاتانەیە باشتر وایە نازۆرەکە بکرێت ئەگەر
کێشەکە کێشەیەکی سارد بوو ئەوەی کە ئێمە لە ڕووی زمانی پزیشکی و پێڵین یا پێڵین کۆڵد کەیز بوو ساردە و کێشانن کە ئێستاژ نەبێت ئەتوانێت ئەگەر زەرری بە نەخۆشەکەنەکە نەگەیان دواخستنی ئەو نازورە باشتر وایە لە دوای ڕەمەزانە بیکەوەڵێ فقها باسییان کردووە لەسەر فمن كان منكم مريضا أو على سفر يعني كسك بي روجونك دي خاتە سفر هەلە سەفەرە بێ ئەوی شەروایە لەبەرەوە ئەگەر کەسێک ئەگەر پێویست نەبوو حاڵەتی زەڕونم بۆ یاڵێن دکتۆرێکی سیقەی شارەزا لەبەرەوە ئەگەرەک و زەڕور نەبوو ئەو کاتە پێڵێ ئەڵێ توانی کاتێ تریش بکەی ینی پێویست دوێ ئێسە نییە وەکو سەفەرەکە وایە کەسەکە ئەتوانێت کاتێکی سەفەرکە ئیشێکی هەیە معاملێکی ئەمانە هەیە ئەڵێ مانگی ڕەمەزان و عیبادەتە دەستان خۆش کاک دکتۆریان کۆتا پرسا لە خزمەتە ئەم هاوڵاتی بەڕێزەی کاڵێ من زوو دەڕشێمەوە دیارە ئەمڕشانە شتێکە بەرداوامە لەگەڵیا یان دیاردەیەەکە بە تایبەت دوای نان خواردن هۆکاری ئەمە چییە جاری پرسیارێ ماکات دواتریش پرسیاری دۆمیەیە ئایا لە مانگی ڕەمەزانە کێشەی تەندروستیم بۆ دروست ناکات ڕشانەوە یەک دنیا هۆکاری هەیە بەڵێ یعنی ئێمە وەکو پزیشکی پسپۆری وردی هەرسوجگەر وەکو ڕۆژۆشکێنەگەر متعمد بێ متعمد بەڵێ یا شتێ بچێتە خوار و هەتا متعمدیش نەبێ بەڵامەکو ئەگەر هێنایەوە شتێتوە خوار و ئەوی دایەوە بەڵێ لە گریمانی ئەوەی کە ئەوانەش نەکانی باس کراوە ئەمانە هەموو مۆزوعەکان بەشێکی لە شەرعیشا باس کراوە ئەوە هەر پرسیارێکی ترم لەسەر بۆ دروستە دوای لە خزمەتە ئەگلم با جنابی کاکتۆر جار وەڵام طبعاً وەکو پسپۆری هەرسوجگەر ئەو هۆکارانەی کە وەکو هەرسوجگەر ڕشانەوە دروستەکات دایم ئێمە لە قایمەی هۆکارەکانە ئەیخین ئاخر شتەوە چکە هۆکاری زۆر هەن مەسەلەن تێکچوونی هۆرمۆنات لە لەشا پەیوەند مەسەلەن تێکچوونی ڕژێنی غودەی دەرەقی مەسەلەن بەرزبوونەوەی ڕێژەی کالسیۆم بەرزبوونەوەی شەکر کێشەی مێشک و دەمار جاریوە هەیە زیادبوونی پەستانی چاو ئەمانە کۆمەڵە کێشەیەکن کە هیچ یعنی ظاهرا هیچ ڕەبتێکیان بە هەرسوجگەرەوە نیە بەڵام هەمویان ڕشانەوە دروستەکەن لەبەرەوە بێ جاری بزانین سەبەبەکە چیە هۆکاری ڕشانەوەکە ئەگەر هۆکارەکە هۆکارێکی بەسیط بێ بۆ نمونە گەڕانەوەی تشەڵۆکی گەدە بۆ سوورەنچک ئەگونجێت ڕشانەوە دروست بکە ئەوە چارەسەرەکەی ئاسانە کۆمەڵک چارەسەر دەرمان هەیە بۆی ئەنووسێت و ڕشانەوەکە کۆنتترۆڵە بێت ئەگەر لەو جۆرانە بوو وەکو مامۆستا فەرمووی هەنێک جۆری ڕشانەوە هەیە کە لەوانەیە زیاتر پسپۆری دەرونی شارەزاتر بن لە ئێمە کە لە ڕووی دەرونیەوە مەسەرەن نەخۆشەکە وایە کە زۆر ڕشێتەوە ئەو کاتە مامۆستا بێ فتواش بدات لەسەر ئەوە پلاین چۆن مامەڵی لەگەڵا بکرێتەوە لەو کاکتۆر یادگاری بەڕێز ئینشاءڵڵا پێچێت قسەی لەسەر بکات لەسەر بەرنامەی تایبەتە ئینشاءڵڵا میوانداریانەکەن لەسەر بابەتە قسە بکات مامۆستاگیان کۆتا پرسیارش بۆ جەناب تەرە پرسیارە بوو کە ئێستا لەم بابەتیا دروست بوو دوو جۆر ڕشانەوەمانێ جۆرێکیان عەمدە و یەکێکیشیان غێر عەمدە ئەگەر غێر عەمد بوو هەر ئەو خواردنەی کە لە ناو گەدەیەت و دێت و ئەگەڕێتەوە بە ناو گەدەی ڕۆژۆشکێنێ بەڵێ غێرە ئەمدویش بوو ئەگەرەک و گەڕایەوە ڕۆژۆکە بەتاڵەکات دەست و چای هەردووتان خۆش بێ میوانانی عەزیز جەنابی مامۆستا لە ئەکبار زانای ئاینی جەنابی کاک دکتۆر دانا پسپۆری وردی هەرسوجگەر و هەنابینی سوپاسانەکەین بۆ ئامادەبوونتان لە بەرنامەکەمان بە ئومێدیەوەی کە زانیاریەکانی ئەوەی ئازیز و خۆشەویست بوو بێتە وەڵامێکی تێر و پڕ تێر و تەسەل بۆ چارەخوازانی ئازیز و خۆشەویست بینەرانی بەڕێز و خۆشەویست بەرنامەی ئەمجارشمان بە پایان گەیشت بە ئومێدیەوەی کە بتوانین ئینشاءڵڵا لە مانگی ڕەمەزانی پیرۆزە ڕۆژوێکی تەندروست و مەقبول ئەنجام بدەین خوای گەورە مانگەێنێت بە ڕەمەزان و لە خێر و فەزلی ئەو مانگە پێبەشمان دەکات دووبارە سوپاس بۆ ئێوەی عزیز و خۆشەویست کە بینەرمان بن بە خوای گەورە و میهرەبانتان ئەسپێرین خوای گەورە یار و یاوەری هەموو لایەک بێت.